لە گوڵە جوانەکانی پۆلی یەک شیرینەکانم ئەمڕۆژ بە هەمان شێوە وانەیەکی دیکەی کوردی دەخوێنین، بەڵام ئەم وانەیەمان کۆتا وانەی کوردیە لەم ساڵی خوێندندا کە ئەم وانەیەشمان باز لە پشووی هاوین دەکەین کە لە دوای ئەوەی خوێندن تەواو دەبێت پشووی هاوین دەست پێ دەکات. پێویستە لەسەر ئێوە کە کاتەکانی ئەم پشوەتان بەسەر چەند کارێکی سوودبەخشە دابەش بکەن کە لەم وانەیەدا باز لە چەند کارێکی سوودبەخش دەکەین کە بتوانن لە پشووی هاویندا ئەنجامی بدەن. و ئێستاش پێکەوە پەرتووکی کوردی دەکەینەوە و وانەکە دەخوێنینەوە. گوڵە جوانەکانم، ئەوە من پەرتووکی کوردیمم کردوتەوە و ئێوەش بە هەمان شێوە پەرتووکەکەتان بکەنەوە و بکەنە وانەی 35 بابەتی پشووی هاوین و با پێکەوە چەند جارێک بابەتەکە بخوێنینەوە. ئێوەش لەگەڵمێ بابەتەکە بخوێننەوە. هاوڕێکانم، دەزانن چۆن پشووی هاوین بەسەر دەبام؟ دوای دڵخۆشبوونم بە دەرچوون بڕیارم داوە سوود لە پشووەکە وەربگرم، کاتەکانم دابەش بکەم، لەگەڵ هاوڕێکانم یاری دەکەم، گۆڤاری منداڵان دەخوێنمەوە، سەیری بەرنامەی منداڵان دەکەم، بەشداری خولی هاوینە دەکەم. بەم شێوەیە پشووی هاوین بەسەر دەبەم. جارێکی دیکەش دەیخوێنینەوە. هاوڕێکانم، دەزانن چۆن پشووی هاوین بەسەر دەبەم؟ دوای دڵخۆشبوونم بە دەرچوون بڕیارم داوە سوود لە پشووەکە وەربگرم، کاتەکانم دابەش بکەم، لەگەڵ هاوڕێکانم یاری دەکەم، گۆڤاری منداڵان دەخوێنمەوە، سەیری بەرنامەی منداڵان دەکەم، بەشداری خولی هاوینە دەکەم. بەم شێوەیە پشووی هاوین بەسەر دەبەم. گوڵە جوانەکانم، ئەم بابەتەمان باز لەم هاوڕێ جوانەمان دەکات کە بڕیاری داوە سوود لە پشووەکەی وەربگرێت کە پشووی هاوینە و تایدا کاتەکانی خۆی دابەش کردووە. بڕیاری داوە لە پشووەکەیدا چەند کارێک ئەنجام بدات، لەوانە یاری لەگەڵ هاوڕەکانی بکات، یاخود گۆڤاری منداڵان بخوێنێتەوە، یاخود سەیری بەرنامەی منداڵان بکات و هەروەها بڕیاریشی داوە بچێتە خولی هاوینە کە هەموو ئەمانە کارێکی باشن و ئێوەش دەتوانن سوود لە بۆچوونەکانی ئەم هاوڕێمان وەربگرن و کاتەکانی خۆتان دابەش بکەن بۆ چەند شتێکی بەسوود. لەوانە گۆڤاری منداڵان بخوێننەوە کە ئەمە ناوی چەند گۆڤارێکە بۆ ئێوەمدانەوە و دەتوانن سوودی لێوە بگرن و هەروەها دەتوانن بچنە خولی هاوینە کە لە خولی هاوینەدا ئیتر بۆ زمان بێت، یاخود بۆ بەهێزکردن، یاخود خولی میوزیک بێت، یان هەر شتێکی تر ئێوە بۆ ئێوە بەسوودە و دەتوانن سوودی لێوە بگرن و هەروەها پێویستە کاتیش بهێڵنەوە بۆ یاریکردن لەگەڵ هاوڕێکانتان و هەروەها کات بهێڵنەوە بۆ کات بەسەربردن لەگەڵ دایە و بابا و گەشتکردنیش. کاتە ئێمە کاتێکە خوێندنمان تەواو بوو پشووی هاوینمان دەست پێ دەکات، پێویستە ئەم پشووە کاتەکانی دابەش بکەین و سوود لە کاتەکانی ئەم پشووە وەربگرین بەو چەند کاری کە باسمان کرد. بە دڵی خۆتان دەتوانن چەندێک لە تواناتانە بوو ئەو کارانی باسمان کرد و ئەنجامی بدەن. پاشان دەچینە پەڕەی دواتر. لەم پەڕێماندا چەند چالاکیەکمان هەیە کە من هەرێکیانتان بۆ ڕوونەکەمەوە. چالاکی یەکەم 5 پرسیاری کردووە کە ئەم پرسیارانە تەنها لە ئێوە کراوە، واتە تایبەتە بە ئێوەی خوێندکار، بۆیە من وەڵامیان نایەمەوە. پێویستە ئێوە هەر یەک لەم پرسیارانە وەڵام بدەنەوە، وەڵامەکەی لە تەنیشتی پرسیارەکە بۆم بنووسن. باشە شیرینەکانم؟ بۆ نمونە یەکەم پرسیار پێمان دەڵێت حەز لە چ بەرنامەیەکی
منداڵان دەکەیت. تۆ بە ئارەزی خۆت حەزت لە چ بەرنامەیەکی منداڵانە ناوەکەی لە تەنیشتی بنووسە. باشە؟ پاشان پرسیاری دووهەممان هەیە، پێمان دەڵێت یاری لەگەڵ هاوڕێکانت دەکەیت؟ ئێوە وەڵامەکەی بۆ من بنووسن. ئەگەر یاری لەگەڵ هاوڕێکانتان دەکەن لێرە دەنووسن بەڵێ، ئەگەر یاریان لەگەڵدا ناکەن دەنووسن نەخێر. باشە؟ پاشان پرسیاری سێهەممان هەیە، لێمان دەپرسێت حەز لە چ یاریەک دەکەیت؟ ئێوە دڵنیام ڕۆژانە کۆمەڵێک یاری جیاواز دەکەن. ئێوە هەر یاریەکتان کامەیانتان زۆر حەز لێیە ئەلێرەدا ناوەکەی بۆ من بنووسن. باشە شیرینەکانم، کام یاریەتان زۆر حەز لێ بوو لێرەدا بۆ منی دەنووسن. پاشان چوارەم دەپرسێت کۆمپیوتەر سوودی چییە؟ کۆمپیوتەر ئامێرێکە، هەمووتان دەزانن لە وانەی کۆمپیوتەرە خوێندووتانە. کۆمپیوتەر کۆمەڵێک سوودی زۆری هەیە. ئێوە تەنها یەک سوودیان بۆ من ئەلێرەدا بنووسن. بە دڵی خۆتان تەنها یەک سوود لە تەنیشتی پرسیارەکە بۆ تیچە بنووسن. پاشان پرسیاری پێنجەم، کێ چیرۆکی منداڵانت بۆ دەخوێنێتەوە؟ ئێوە بە من بڵێن کێ کشەوانە کە ئەخەون کێ چیرۆکتان بۆ دەخوێنێتەوە، یاخود هەر کاتێکی تر بێت کاتێک کە چیرۆکتان بۆ دەخوێنەوە کێ بۆتان دەخوێنێتەوە لێرەدا ناویم بۆ بنووسە. ئەگەر دایە بۆتانە خوێنێتەوە لێرە بنووسە دایە، یاخود بابە، یاخود ئەگەر خۆشک یان برایەکەت بۆ دەخوێنێتەوە لێرە ناوەکەیم بۆ بنووسە. باشە؟ پاشان چالاکی دووهەممان هەیە. ئەم چالاکی پێمان دەڵێت ئەو وشە و ڕستانە بخوێنەوە. ئێوەش لەگەڵ من وشە و ڕستەکان بخوێنەوە. من سەیری، من سەیری بەرنامەی، من سەیری بەرنامەی، من سەیری بەرنامەی منداڵان، من سەیری بەرنامەی منداڵان، من سەیری بەرنامەی منداڵان دەکەم، من سەیری بەرنامەی منداڵان دەکەم. زۆر باشە، یەک جاری دیکەش خوێنینەوە. ئێوەش بە هەمان شێوەی خوێندنەوە. من سەیری، من سەیری بەرنامەی، من سەیری بەرنامەی منداڵان، من سەیری بەرنامەی منداڵان دەکەم. زۆر باشە، ئێوە چەند جارێکی دیکە بخوێننەوە. پاشان دێینە چالاکی سێهەم کە لەم چالاکێدا چەند وشەیەکی یاوینەتێ. پێمان دەڵێ وشەکان هەڵبوەشێنینەوە. ئەگەر کرا بە بڕگە دەیکەین بە بڕگە، پاشان دەیکەین بە پێیت. وشەکان یەکەم پشوو، کاتە وشە یەکەم نووسراوە پشوو. ئێمە وشەکە هەڵدەوەشێنین. شوو، پاشان دەیکەین بە پیت. بازنەی یەکەم پاشان پاشان کەواتە وشەی پشوو لە سێ پیت پێک هاتووە. باشە، وشەی دواتر هاوین، وشەی هاوین لە دوو بڕگە پێک هاتووە. هاوین، کەواتە وشەی هاوین لە دوو بڕگە پێک هاتووە. و پاشان بزانین لە چەند پیتیش پێک هاتووە.
نێ لە 5 بیت پێکهاتووە کاتە وشەی هاوین لە 5 بیت پێکهاتووە. زۆر باشە. وشەی دواتر چی نووسراوە؟ گۆڤار. گۆڤار. گۆڤاریش لە 2 بڕگە پێکهاتووە. گۆڤار. گۆڤار. وشەی گۆڤار لە 2 بڕگە پێکهاتووە. با بزانین لە چەند بیت پێکهاتووە؟ گ و ڤ ئا ر. کەواتە وشەی گۆڤاریش لە 5 بیت پێکهاتووە. زۆر باشە گوڵە جوانەکانە. پاشان دەینە چالاکی 4. لە چالاکی 4دا 2 ڕستەمان هەیە. سەرەتا دەیخوێنینەوە پێکەوە، پاشان 2 جار لە ناو بۆشاییەکە دەینووسینەوە. یەکەم ڕستە من لەگەڵ هاوڕێکانم یاری دەکەم. ئێوەش لەگەڵ من بخوێننەوە. من لەگەڵ هاوڕێکانم یاری دەکەم. پێویستە ئەم ڕستە 2 جار بینووسینەوە. ئێوەش لەگەڵ من ڕستەکە 2 جار بنووسنەوە. من لەگەڵ هاوڕێکانم یاری دەکەم. جارێکی دیکەش دەینووسینەوە. من لەگەڵ هاوڕێکانم یاری دەکەم. بەم شێوەیە. پاشان ڕستەی 2هەم دەخوێنینەوە. من بەشداری خولی هاوینە دەکەم. تۆش لەگەڵ من بخوێنەوە. من بەشداری خولی هاوینە دەکەم. پێویستە ئەم ڕستەش 2 جار لە ناو بۆشاییەکە بنووسینەوە. ئێوەش لەگەڵ من بینووسنەوە. من بەشداری خولی هاوینە دەکەم. جارێکی دیکەش دەینووسینەوە. من بەشداری خولی هاوینە دەکەم. زۆر باشە شیرینەکانم. پاشان دەچینە پەڕەی دواتر. لەم پەڕەیەماندا چالاکی 5ەممان هەیە کە دیسانەوە کۆمەڵێک بۆشاییمان هەیە. ئێمە ڕستەکە دەخوێنینەوە. بۆشاییەکە پێویستی بە چ وشەیەک بوو لەو بۆشاییە ئەو وشەیە دەنووسین. ئێوەش لەگەڵ من ڕستەکان خوێندنەوە. یەکەم ڕستە نووسراوە من پاک و خاوێنی شارەکەم بۆشایی. ئێمە چی بکەین؟ لێرە دەنووسین من پاک و خاوێنی شارەکەم ڕادەگرم. کاتە لە یەکەم بۆشایی دەنووسین ڕادەگرم.
ئێوەش بە هەمان شێوەی من بینووسن. ڕستەی دووهەم من ڕێز لە یاسا بۆشایی. بزانم ئێوە دەزانن چی بنووسین لەو بۆشاییە؟ ئافرین. من ڕێز لە یاسا دەگرم. زۆر باشە. کاتە لە بۆشایی دووهەم دەنووسین دەگرم. بەم شێوەیە ئێوەش بینووسن. پاشان ڕستەی سێهەم من منداڵم مافم بۆشایی. چی بنووسین لەو بۆشاییە؟ دەی بزانم ئێوەش دەزانن؟ زۆر باشە. من منداڵم مافم هەیە. کاتە لە بۆشایی سێهەم دەنووسین هەیە. بەم شێوەیە ئێوەش بینووسن. پاشان ڕستەی چوارەم پێکەوە دەیخوێنینەوە. من لەسەر دیوار بۆشایی. ئێمە لەسەر دیوار چی؟ بنووسین یاخود نەنووسین؟ بێگومان ئەگەر بنووسین کارێکی ناشرینە، نابێ ئێمە لەسەر دیوار بنووسین. کاتە دەڵێن من لەسەر دیوار نانووسم. لێرەدا دەنووسین نانووسم. ئێوەش وەکو من لە بۆشاییەکە بنووسن نانووسم. زۆر باشە. ڕستەی پێنجەم من یارمەتی مرۆڤی پیر بۆشایی. ئێوە دەزانن ئەو بۆشاییە پڕکەنەوە؟ هەر بشیت. من یارمەتی مرۆڤی پیر دەدەم. کاتە لە بۆشایی پێنجەم دەنووسین دەدەم. بەم شێوەیە. شەشەم من پەرتووکەکانی خۆم بۆشایی ڕادەگرم. پێویستە بە پاکی ڕێگرین یاخود بە پیسی؟ بێگومان ئەگەر بە پیسی ڕای بگرین کارێکی هەڵەیە. پێویستە بە پاکی ڕێ بگرین. کاتە لە بۆشایی شەشەم دەنووسین بە پاکی. بە پاکی. من پەرتووکەکانی خۆم بە پاکی ڕادەگرم. زۆر باشە. ڕستەی حەوتەم من درۆ بۆشایی. ئێوە دەزانن ئەم بۆشاییەش بڕکەنەوە؟ بێگومان دەزانن. زۆر باشە. من درۆ ناکەم. کاتە لە بۆشای حەوتەم دەنووسین ناکەم. ئێوەش بە هەمان شێوە بۆشاییەکە پڕ بکەنەوە. ڕستەی هەشتەم دەیخوێنینەوە من شەوان بۆشایی دەنووم. پێویستە زوو بنوین یاخود درەنگ؟ بێگومان پێویستە زوو بخەوین. کاتە لە بۆشایی یەکەم لە ڕستەی هەشتەم دەنووسین من شەوان زوو دەنووم بەیانیان بۆشایی لە خەوە هەڵدەستم. پێویستە بەیانیان درەنگ هەڵبستین یاخود زوو؟ بێگومان ئەویشیان زوو. کاتە لەم بۆشاییەش دەنووسین زوو. من شەوان زوو دەنووم بەیانیان زوو لە خەو هەڵدەستم. هەر بژیت. پاشان ڕستەی نۆیەم با پێکەوە بخوێنینەوە. من زبڵ و خاشاک بۆشایی سەر زەوی. باشە ئێمە زبڵ و خاشاک فڕێ بدەینە سەر زەوی یاخود نا؟ بێگومان نەخێر. فڕێ بدەینە سەر زەوی کارێکی هەڵەیە و ناشرینە. پێویستە ئێمە زبڵ و خاشاک فڕێ نەدەینە سەر زەوی و شوێنی تایبەتی خۆی هەیە. کاتە دەنووسین من زبڵ و خاشاک فڕێ
نادەمە سەرزەوی. کاتە لە بۆشایی نوێ دەنووسین فڕێ نادەمە سەرزەوی. زۆر باشە. پاشان کۆتا ڕستەمان هەیە، با پێکەوە بخوێنینەوە. من مرۆڤی ڕاستگۆم بۆشایی. ئێمە مرۆڤی ڕاستگۆمان خۆش دەوێ یاخود نا؟ بێگومان خۆشمان دەوێ. کاتە دەنووسین من مرۆڤی ڕاستگۆم خۆش دەوێ. زۆر باشە گوڵە جوانەکانم. ئێوەش بە هەمان شێوە وەڵامی سەرجەم چالاکیەکانی کە ئێستا باسمان کرد دەدەنەوە و پاشان بەدایە و بابە بڵێن ڕسمی بگرێت و لە پێیجی مارگرێت دای بنێت بۆ ئەوەی کە من بیبینم. و پاشان پێویستە ئێوە لەم وانەیەدا هەموو بابەتەکە چەند جارێکی دیکە بیخوێننەوە و لە کاتی خوێندنەوەکەدا بەدایە بابە بڵێن ڤیدیۆتان بگرێت بۆ ئەوەی کە من بیبینم ئێوە چەند بە جوانی دەیخوێننەوە و پاشان هەموو بابەتەکە لەسەر دەفتەری ڕێنووس بنووسنەوە. ئەویش بە هەمان شێوە ڕسمی دەگرن و دایدەنێن لە کۆمنت بۆ ئەوەی کە من بیبینم. شیرینەکانم بابەتی کوردی هەمووی تەواو بوو. بۆ هیوایم کە سوودتان لێ وەرگرت بێ. من ئێوەم زۆر خۆشەوێ و زۆر دڵخۆش بووم کە ئەم ساڵوانم بە ئێوەی جوان و خنجیلەوەت. هەمووانەکانی کوردی تەواو بوو. خواتان لەگەڵ.